زۆرێکمان باوکمان نەماوە، ماڵی دایکمان نەماوە، کوا جاران دەڕۆشتی بۆ لای باوکت، ئێستا بۆ لای گۆڕەکەی باوکت دەڕۆی، دەڕۆشتی بۆ لای دایکت، ئێستا بۆ لای گۆڕەکەی دایکت دەڕۆی. ژیانی دنیا چییە؟ بە یەکگەیشتنە پاشان لە یەکجیابوونەوەیە. ڕۆژێک بوو ئێمە لە دایک بووین بە کەسوکاری خۆمان شاد بووینەوە، بەڵام ڕۆژێکیش دێ ئێمە لە کەسوکارمان جیا دەبینەوە و کەسوکاریشمان لە ئێمە جیا دەبێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبرائیل هاتە خزمەتی سەلامی خوا لەسەر بێ فەرمی وأحبب من شئت فإنك مفارق. ئەی محەممەد صلی الله عليه وسلم کێت خۆشە بێ خۆشت بوێ، بەڵام دڵنیا بە لیجابیتەوە. هەر کەسێک لە ئێمە کۆمەڵێک خۆشەویست و ئازیزمان لەژێر خۆڵا بەجێهێڵاوە. زۆرێکمان کوا باوکمان، کوا دایکمان، کوا نەنک و باپیرەمان، کوانێ مامە و خاڵۆکانمان، کوا برادەرەکان و دۆستەکان و دراوسێکانمان، خزمەکانمان، هەموویان ڕۆشتن، هەموویان چوونە ژێر خۆڵە و خوالیان خۆش بێ. ئێمەش بە هەمان شێوە دەڕۆینە ژێر خۆڵەوە. بۆی لە قەبرستانەکان هەموومان کۆمەڵێک ئازیزمان بەجێهێڵاوە، ڕەحمەتی خۆیان لێبێت. دەی جاران دەڕۆشتین بۆ ماڵی باوکمان نەما، زۆرێکمان باوکمان نەماوە، ماڵی دایکمان نەماوە، کوا جاران دەڕۆشتی بۆ لای باوکت، ئێستا بۆ لای گۆڕەکەی باوکت دەڕۆی، دەڕۆشتی بۆ لای دایکت، ئێستا بۆ لای گۆڕەکەی دایکت دەڕۆی، دەڕۆشتی بۆ لای کوڕەکەت، ئێستا بۆ لای گۆڕی کوڕەکەت ئەڕۆی، بۆ لای گۆڕی کچەکەت، براکەت، خوشکەکەت، خاڵۆکەت، مامەکەت. ئەوەیە ژیان، ئەوەیە ئەو پێناسەی ژیانە، بە یەکگەیشتن و لە یەکجیابوونەوەیە. بۆیە بزانە لەم دنیاەدا چی دەکەی. زەواج دەکەین، ژن دەهێنین، مناڵمان دەبێت، دەبینە دایک و باوک، دوایەکە تەمەن باقیمی دەبینە باپیرە و نەنک، ئەمجا دوایەوە بۆ مردن و بۆ ژێر خۆڵ. کەواتە ئەم ژیانە هیچ نییە، بە یەکگەیشتنێکە و دوایی لە یەکجیابوونەوەیەکە. جا ئەگەر ئینشاڵڵا ئەهلی تەقوا بین، ئەگەر ئیماندار و ئەهلی بەهەشت بین، دووبارە لە بەهەشت یەکتر دەگرینەوە بە ئیزنی خوا، لەگەڵ هەموو کەسوکاری و خۆشەویستەکانی خۆماندا کە ئێستا مردن و لە مولاش دەمرن. کەواتە ژیان ئەوەیە کە دەیبینین بەخوا شایستەی ئەوە نییە قیامەتی خۆتی بۆ بدۆڕێنی.